ئەنجومەنی خوشکانی هەورامانی کۆمەڵی دادگەری 150 سەبەتە خۆراکی بەسەر ژاران و کەم دەرامەت و نەخۆشانی سنوورەکەدا دابەش کرد. ئەم سەبەتە خۆراکیانە پێک هاتوون لە 150 سەبەتەی خۆراکی کە دابش ئەکرێ بەسەر فەقیر و نەخۆشەکانە. ئەم پرۆژەی تایبەتە بە فەقیر و نەخۆشەکان لە مانگی ڕەمەزانە. خوا دەزای خێرخوازان باتەوە ئێمە بەواجبی سەرشانی خۆمانی ئەزانین لێرەوە دەستخۆشی خۆمان ئاڕاستی ئەو خوشک و برا بە ڕێزانە بکەین چ لە خورماڵ و چ لە دەرەوەی خورماڵ و بە تایبەتی ئەوانەی کە لە دەرەوەی وڵاتن ئێرە لە دەرەوەی وڵاتن کە هاوکاری سەرەکی ئەم پرۆژەمان لە کۆی پرۆژەکان لە مانگی ڕەمەزانە سوپاس بۆ خوا چوار پرۆژەمان بەنجام گەیاندووە لە هەر چوار پرۆژەکە بە کۆی گشتی زیاتر لە 300 کەس سوپاس بۆخوا بەشداری پرۆژە خێرخوازیەکانی ئێمە بوون. جێی دڵخۆشیە بەڕاستی ئەمساڵ پرۆژەکانی ئێمە سنووری خورماڵیان تێپەڕاندووە. توێژەکانی ناحی خورماڵ سوپاسی ئەنجومەنی خوشکان و خێرخوازان دەکەن. هەمیشە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا باوکاریەکانیان سفرە و گیرفانی دایان خانەوادەیان ئاوەدان کردووەتەوە. پرۆپەنەما وەشای هاوکاری کرد و گرساڵێ و دەستا وەش بۆ خوا پاداشتا بۆەوە ئیشەڵڵا و خوای گۆرە ڕەزا بۆ چەنە تا دەست و شمێج وەش بوون و دەست و ئانیشاتەکە ئینەی گیانانە و ئیشەڵڵا قوربانەوە بوو. خوا ڕەزا بۆ چەنە تا نمونە تازیال بۆ ئیشەڵڵا. پرۆژانەش کە ئەم خوشکەوبرایان هەڵساون لێرە لەم مانگە پیرۆزەشدا کە بەڕاستی مانگی ڕەمەزان خۆمانەزانین مانگی بەخشینە، مانگی ئەوەیە کە ئینسان ببەخشێت ئەوەی کە توانای هەیە بتوانێت ببەخشێت ئەم ڕێکخراوانە بۆ ئەوانیش لە ڕێگەی ئەم ڕێکخراوانەوە کۆمەکی بدەن ئەو هەژار و ئەو فەقیر و ئەو کەم دەرامەتانەی کە بەڕاستی خۆمانەزانین ئێستا نەک ئەوەی کەین ئەوەی کە مەعاشخۆری شەوای لێ هاتووە. ئەنجومەنی خوشکانی هەورامان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا چوار پرۆژەی خێرخوازی جۆراوجۆری ئەنجام داوە و لە سنوورەکەدا زیاتر لە 300 خانەوادەی توێژە جیاوازەکان سوودمەند بوون. جۆری پرۆژەکانیش لە دابشکردنی سەبەتەی خۆراک و کڕنی جلوبەرگ بۆ مناڵانی بێسەرپەرشت و هاوکاری مادی خۆی دەبینێتەوە. تەواوی پرۆژەکانیش بە هاوکاری خێرخوازان بووە لە ناوخۆی هەرێمی کوردستان و دەرەوەی وڵات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحی خورماڵ.